سڵاتان لێبێ ئەم ئێوارەی ژیان دۆستی هاتوومەتە ماڵی ئارامی ماڵێک بۆتە ئارامی بۆ هەموو ئەو کەسانەی کە ڕۆژانێک لەسەر شەقامەکان خەوتبوون بێ کەس و کارم لێرە کەس و کاریان هەیە ئێستا نەرمین خان خۆی و خێزانەکەی لەم ماڵە خزمەتیانەکەن بوونەتە دایک و باوک و خوشک و برا بۆ ئەو کەسانەی کە کەسانی خۆیان نەیانویستون و بەجێیان هێشتون جا بێ ئەوەی هیچ نەتەوە و هیچ ئاینێک لێکبەنەوە لە ماڵە هەمووان بوونەتە خێزان لەگەڵمان بن با بزانین لە ماڵی ئارامی چۆن خزمەتی و کەساناکرێ و چۆن بوونەتە هاوڕێی یەک بەیەکیان لە نەخۆشییان لە نائارامیان لە هەموو کاتەکانیان لەگەڵیانن لەگەڵمان بن. لە ماڵی ئارامی ژنێک هەیە یاخود بڵین شاژنێک هەیە کە بۆتە بریادڕست کە بۆتە دایک بۆتە خوشک بۆ چەندین کەسی بێلانە یاخود با لە خۆی پرسم بزانەوە کەسانی کە لێرەن نەرمین خان چۆن گرتوێتی خۆی چیرۆکی ماڵە لە زاری خۆیەوە ببیستین. نەرمین خان سڵاو لەبەر سڵاو سپاس دەکەم. ئەو کەسانی کە لێرەن سوودمەند بوون کێ؟ ئەو کەسانێک کە لێرن بە ڕاستی ئەو لە ڕسمەکان نوێنەکان دیارە ئەو دەبینی لە کەلاوەچی لە گەڕەی تعجیل ئەگەداریان کردمەوە کە ئەو کەسە من فریانە کردبامە سەقفەکەی دەکەوتە سەری ئێستا لێرە هینامە ماڵی ئارامی ئێستا دەبینی و حالەتەکەی چەند دڵخۆشە و پێ دەکەنی ئەو حالەتانێک کە زەناب دەبینی ئەوەی ئێرە چەند حالەتی تکە ئەوەی ئێستا دەبینین لێرە و حالەتانێک کە لێرەنە ئەمانە هەمووی بۆ خۆی چیرۆکێکی هەرێکی چیرۆکێکی بەڵێ کاتە لە کوێوە دەستی پێکرد. والله من بە حکمی ئەوەی لە خانەی بەسەڵات چوانی حکومی فەرمانبەر 35 ساڵ خزمەتم هەبوو لەوێندەر خۆم تەقاعد کرد حەزم کرد بەڕاستی بەردەوام لەو خزمەتە پیرۆزەی کە من لە ناو ناخی دڵمەوە هەڵقوڵایە دەستبەرداری نەبم بۆیە ئەو بیرۆکەم لۆ هات کە حەزم کرد خزمەتی ئەو چینە بکەم کە ئەوانش بێ بەش نەبن لە یعنی جێگا ژیان مانەوە نان خواردن نووسن تەندروستی لە هەموو وارەکان توانیمە ئیشاڵە بە جێری توانای خۆم سەرپەرشتیان بکەم و ئاگام لیان بی. باشە لە پاشەوەی کە خۆتی خانە نشین کرد بۆی خزمەتیان بکەیت چیت کرد سەرەتا؟ وڵی سەرەتا هیچ کارێک ئاسان نییە بەڵام کە حەز لە هەر کارێکی بێ خولیای هەر کارێکی بێ زۆر ئاسانە بەڵام زەحمەتیم زۆر دیت طبعا ئێرە کە ئەو بینایی ئێستا دەبینن ئەوها بە ئاسان نهاتە بەرهەم طبعا ئەو هەفتەمین جێمە لە هەفت خانی بەکرێ بووم لە هەولێر ئێرە بنسڵاوێت طبعا باشە کەواتە خۆت خانوتە گر بەکرێ بووی ئەو کەسانە کۆکەی تۆ لە خۆتیان بگری؟ بەڵێ ئەم کرێ خانوشم دەدا و بەڵکو ئیشم لە دەرەوە دەکرد لە ماڵەکان دەکرد ئێستا لەوانەیە ماڵەکان جیان لێبی بێن بەڵێ وایە ئەو داهاتم کۆ دەکردە و داهاتم لە ماڵی ئارامیم سەرف دەکرد. کی یارمەتی تۆیە لە سەرەتایە؟ لە سەرەتا بەڕاستی من ماڵەوە لە ئەندامانی خێزانە ئەندامانی خێزان کاتەوە ئێستا خێزانێکن بەیەکەوە ئەم خزمەتە ماندوونە بن نمونەتان زۆر بێ هەڵبەت ئێوە جێی شانازین جێی دڵخۆشین. نەرمین خان لە پاش ئەوە چەند کەست گرتە خۆت ئێستش بەردەوامی ئێستا چەند کەس لەم خانەی یاخود بڵین لەم ماڵە ئارامیەیە؟ بەڵێ ئێستا 37 کەس لەو ماڵە ئارامیەیە هەفتیان پیاون سیان خانمانن. بەڵێ خانمان. خۆت ئەگەڕی بە دوایانە خۆت کەسانێک گەل پێتانەڵێن؟ بەڵێ ئەو کەسانە کە داکوبابیان نەمایە کەسی دووەم و سێم دەکە براو مام و خاڵ و ئەوانە پەیوەندیم پێوە دەکەن و هەندێکیان بەڕێگەی بنکەی پۆلیس و بەڕێگەی دادوەر و بەڕێگەی توندوتیژی مینارە و ئەو بنکانە ئاگادارم دەکەنەوە بەڵام بە شێوەیەکی یاسایی من لە خزمەتیان دامە وەریان دەگرم و خۆشحاڵ دەبم بەو خزمەتە. لەش ساخبێکەوە تێستا لەگەڵ زۆربیانە بوویتە هاوڕێ بوویتە دایک بوویتە خۆشک. باشە لێرە کاتێک کە لە ئێرە هەڵبەت پێویستیان بە چارەسەری دەرونیە پێویستیان بە چارەسەری جەستەییە بە تەندروستی ئەمانە چۆن ڕێک ئەخەی چۆن چارەسەریان بۆوەکرێ لێرە؟ بەڵێ طبعا ئەوانەیە کە دێنە ئێرە لەوانەیە من زۆر بدایەتەکە سەرەتایەکەی دێنە ئێرە حالەتەکان زۆر خراپە لەوانەیە توندوتیژیان لێکراب لەلایەن زڕداکەوەیان لەلایەن کچیانەوە لەلایەن کەسانێک کە هەڵسوکەوت و تەعاملیان لەگەریان زۆر خراپ بووە کە دێنە ئێرە زۆر بێتاقەتن یان هەندێک هەڵسوکەوتیان هەیە وەکو هەڵسوکەوتی کەسێکی ئاسایی نییە
من هەوڵی خۆم بە تەواوەتی دەدەم کە لەگەڵ دکتۆری دەرونیە ئەو دکتۆری خۆمان لێرە هەیە کە بزانین چیرۆ بکەین. سپاس بۆ خودای ینی لەو حالەتانە سەرکەوتوو بوومە بە جۆرە ئەوەی کە توانیتم چارەسەریان بکەم بەڵام بەخۆم بە تەنانە لەگەڵ دکتۆری پسپۆری خۆیان کە حالەتەکانیان چییە. کەواتە لە هەموو بۆنە و خۆشی و ئاهەنگ لە هەموو ناخۆشیەکان تۆ لێرەی تو هەر بەردەوام لێرە یەک ڕۆژ لە ژیانمدا پشوم نەدا لە ماڵەوە بووم بڕوا بکەم. ئەمە چەند ساڵە ئەم کارە ئاوایی بەڵی 35 ساڵ لە حکومیەکەی خانێ بە ساڵات سوانی حکومی لە 2014 ئێرەمدا مەزراندیە دەکا تەمەنەك ئەو تەمەنەی خۆم کردە دیاری پێشکەشی ئەوان کرد. جانەرمین خانەمە ئێوە نان بە گەرمی وە تازەیە خۆنەوارە زۆر باشە با من ئەچمە لای ئەو خانمانە لێرە سڵاوتان لێبێ خانمەکان چۆنن ماندوونە بن خۆتان بە هاتمە لایەن خەریکی نانی گەرمن بە تازەی بۆ ئێوارە کە تەنورەکان داخستووە و بۆنی نانێکی گەرمی تازە زۆر زۆر خۆشە ماندوونە بن کەی هەویرەکەتان شێلە هەویرەکە خانوخان شێلایە کەی شێلات خانوخان سعاد 11 بۆیە ئاوە جوان خۆی گرتووە دەستان خۆش بێ ڕۆژی چەند نانەکەن ئاوە جارجار کە تەنور گەرمەکەن مامۆستا خەڵات باش زانی بیبرژێنی دەست ناسووتێ فێربووینە فێربووی ژنی ئازا ئازارێت ڕاهاتوێ دەستەکانە خۆش بێ سەر خۆش بێ چەندێکتان ماوە یارمەتیتان بەمیاننا وەڵا چیتانێ لە خزمەتانم با من بیکەم هەرەوە نەوەڵە ماوە بەستەنی تەنورەکە ساردانێ داخینەوە ئەبێت جارێکتر دەخێن داوی داخین بۆی چونکە ئیکەمەوە چەند هەویر ماوە کەمە ینی نانی زیاترمانەوێت دە زۆر باشە وشک بۆ تۆ کە گوتەکە خەڵات چ کارێکی تریشەکەی لە ناو ئەم ماڵە بێجگە لە نان و پێش شتەکانیەوەی کە پەرکەوتن یارمەتیانێم نانیان بۆ بە و دەستیانە گەرم بەس ئێستاتانە چی لێ بوو کە ئەمری خوای کرد خوار خۆم خەریکیە بۆم خواردنمەات و بەسەرنج ئاومە کردە دەمێ و ئەمری خوای کرد بەداخەوە ڕۆحی شاد بێ شەڵات تەمەنی ئێوە پێش نێتم لایەوە خۆم خەریکی ئەویش لەگەڵێ خۆش دەوێنوانە بووی بە ماڵی خۆمان وایە ماڵی خۆتانە بەس ڕاستەکە ستەرمین نەبوایە ئێمە نەمانەزانیستە لە چۆبین من لە پێش سەرەتا سۆر تەندروستیم زۆر زۆر خراپ بوو کات لێرە ماشەڵڵا بە هەمەتی خوا و مامۆستا نەرمین ئیساعی بوومی بەخوا بزای تو هەمیشە مامۆستایەکی بەهێز زیات نانەکەی تو بەخوا ئەرکێکی قورسە کە دەست بکەیتەوە تەنورە و دەست نەسووتێوانە نەسووتێ و ناسووتێ ڕاهاتنە ڕاستەکانە خۆش بێ باشە نانەکەکەین و دواتریژە چین خوانی ئێوارە حازرەکەینە چین وەلایەن ئێوە بەردەوام بن با لە کارتان نەکەم دواتر ئیشی تریشەکەین و بۆ بەربانگێکی خۆش ئامادەکەین بەیەکەوە. تۆ باشی؟ من باشم. نەرمیخانە خۆشەوێ؟ ئاوا ماچ کرد؟ نەرمیخان خۆشە؟ باشە باشە. ئەوە بۆچی وتە نەرمیخان گەرد نەمازاکە؟ ما دنیا هزار مەرگ و مردنە. خوا نەکە تەمەند درێژ بی. ئینسان مرۆ مرید خۆ ساخ نابی. خانم خان ئەمان جێ نابێتەوە سینێکی تر بێنین خانم خان هەموو ڕۆژێ بۆ مانگی ڕەمەزان سەعات چەند خواردن ئامادەکەن ئەو خواردنانە بۆ هەمویان وەکو یەکە یاخود بەشی ئەو کەسانی نەخۆشن جیایەکەنەوە هی بەتەمەنەکان زیایە شۆربایان بۆ بکەم شۆربایان بۆکەی بەڵێ هەر ڕۆژوینەوە شۆربایەکی بۆکەی تۆ چەندێکە لەم ماڵە ئیشەکەیت وەڵا لە مێژایە بەردەوام لەگەڵ نەرمین خان یارمەتی داوە ئەوە دایکمانە ئەو دایکتانە خاڵێتان نەسێنێ ئەی خۆت چی کارێکی ترەکەی ماڵتان لەکوێیە مەڕمان وەڵات لێرێ نزیکی نزیکی ناکەم هەر لێرەم بەڵێ
زەوی بوو لەگەڵ هێستا یعنی ئەم خانووە زەوی بۆ تۆ هەر لەگەڵیانە بوویت ماندوو نەبی ئەمانە سەربازی ونن لەشتان ساخ بێ سەلامەت بیاڕن چەندێکە نەرمین خانە ناسیت هەرچەندە تۆڵێک دایکمە بەس من حەزەکەم ڕاستە وەکو ڕۆحی بۆ تەدایکی منەوە چەند ساڵە هەر لەگەڵەوە لە دایک بووەتەوە خالێت نەسێرن ئەم کەسە باشانە ئەو هەستەکە ئەو تەمەنەی پێشووتریشی هەر لەگەڵ تۆی ئابار بردووەتە سەر ئەخە ئەوەنە لەگەڵمانە باشە ینی وەکەنێکەوەتی نازانین چەندێکە خێزانێکی باشن بەیەکەوە تەمەن درێژ بن خێزانەکەی نەرمین خان بەبێەوەی ماندوو بن خواردنیان ئامادە کرد بۆ هەموو ئەو کەسانی کە لێرن کە سوودمەندن لەم ماڵە بەڕاستی ماڵی ئارامە کە هەر یەکێکیان بۆ خۆیان گیر و گرفتێکیان هەیە بەڵام ئەمان هیچ ماندوێتیت نەک لە دەرونیان نییە لە ڕوخساریشیان دەرناکەوێت هەر بە پێکەنینەوە لەگەڵیانن کە ئەمە ئەرکێکی قورسە لەوانەیە کەسانێک هەبن لە ناو ماڵەکانی خۆتانە ئەگەر پیر بوو بێتن بە ساڵاچوو بن یان نەخۆش بن هەر زوو لێیان بێزار بن لە زۆربەی ماڵەکانە هەیە بەڵام ئەمان بەبێەوەی بزانن خەڵکی کوێن بەبێ بزان لەکوێوە هاتوون یاخود هەر کەسێکن بەبێ هیچ شتێک بەبێ هیچ نزیکێک نازیان هەڵەگرن نەرمین خان لێرە بینیم جگە لە کورد نەتەوەی تریشی تیا بوو تۆ چۆن ئەو کەسانە دووەرگرتووە بەڵێ تەمان ئێمە پێش هەموو شتێکی هەمومان موسڵمانین هیچ جیاوازیەک لێبلێەوە کووردە عەرەبە تورکمانە هەتا مەلە هەندێک جار مەسیحیشمان وەرگرتیە چکە ئەمە هەمومان خوایکی گەورەمان هەیە خوا ئیشاڵە پشت و پەنامان بیتن بەبێ جیاوازیەمان ئەو کەسانە وەردەگرین ڕاستە نەرمین خان ئێوە کە ڕۆژانە خواردنیان بۆ ئامادەکەن هەر یەکان چیرۆکێکیان هەیە گیر و گرفتێکیان هەیە لەوانەیە هەندێکیان بێتاقەت بن تووڕە بن هاوارکەن بەسەرتانە چیرۆکی هەر یەکێکیان نەزانی تا بەپێی خۆی دڵنەوەی بیتەوە نازیێڵگری بەڵێ طبعا ئەمە لە نزیکەوە هەتا لیان نزیک بکەینەوە زیاتر ینی دەزانین ئەو کەسە چی دەوێت چی پێویستە لەبەر ئەوشمە کە دەزانین چی پێویستە و داواکاریەکەی چێ لەبەرەوەمە زۆر نزیکین لیان دوور ناکەین و هەردەم لە ناویانی ئەستا پێم خۆشە پرسیار لە ئەندامانی دیکەی خێزانەکەش بکەم کاک کۆسار زۆر ماندوو بوو بە تایبەت لەگەڵ بەشی پیاوان کاک کۆسار بەو پێیکە لێرە ئەو کەسانەی لێرەن پیاویشی تایە کوڕیتیە گرفتیان زۆرە چۆن نەتوانی لەگەڵیان هەڵکەی چۆن نەتوانی یارمەتیان بیت والله ئێمە لێرە مەسەن بەپێی توانی خۆمان ئەوەی مەسەن لێرانە هاوکاریانین ئەوانە هەندێکیان ڕاستە گریفتیان هەیە هەر کەسە مەسەن حەز و ئارزوی تایبەت بەخۆی هەیە هەموومان کردی مەسەن لێیان زیاتر نزیک بینەوە کە بزانین گرفتیان چی مەسەن هەندێکیان حەزیان لە مەسەن لە بەخێکردنی پەلەوەرە لەوانەیە ئەوەشمان بۆیان دابین کردووە مەسەن هەندێکیان مەسەن شێوازی ناخواردنیان جیاوازە هەیە لەسەر عەردەبی نامخوا هەیە لەسەر مێز و کورسییان خوا لێ ئەوەندە لیان نزیکین کە دەزانین مەسەن چیان دەوێت چیان ناوێ تاو تێکەڵیانین یعنی ئەمە ژیانی خۆمان هەموو لەگەیان تێکەڵ کردی بەڕاستی لە پاش کە کاری خۆمان دێنەوە لەگەیان هاوکاری داکمانین لەبەرەوەی کارێکی زۆر پیرۆزی ئینسانیە بۆیە ئەمەویشە بەکارێکی ئینسانی دەزانین بەدڵ بەجان حەزمان لێ خزمەتیان بکەین دەستان خۆش بە چی بەو کەساناڵی بە تایبەت گەنجی ئێستا کە زۆر جار تەحملی ننک و باپیری خۆی نییە دایک و باوکی خۆی نییە والله دەبێت تەحملیان هەبی لەبەر ئەوانش بەنیە مەسەن ئەوانە ئەمان پێڕاگەیاندیە ئێمە سەمەلاوی بەڕاستی ئەسیم مەسەن ئێمە بتوانین خزمەت بەوانە بکەینەوە یعنی ئەوانە ئەمەیان گەورە کردیە ئەوانە ئەمەیان پێڕاگەیاندیە ئەمەش دەبێت بکەین مەسەن بە هەمان شێوازیوان مەسەن بتوانین بەخێیان بکەینەوە چاومان لێیان بی خزمەتیان بکەین چکە کارێکی پیرۆزی ئینسانیە یعنی هیوادار مەسەن گەنجانی ئێستا بتوانن مەسەن هاوکاریان بن مەسەن بتوانن ڕاستە لەگەڵیان بن ئەمانە چونکە ڕۆژانێک گێت کە ئەوە لە ڕێگەی هەر کەسێکمانە کەس نازانێت لە داهاتوو چی بەسەریت لە ڕێی هەر کەسێکە گەر بۆیە مرۆڤ تا بتوانێت ژیان دۆستی بکە باشترە من خۆشحاڵ بووم ببورن من یەک ڕۆژ لەگەڵتان بووم بەڵام نمونەیەکن بۆ مرۆڤ دۆستی بۆ ژیان دۆستی بینیمان چەندێماندون ئەوان بە درێژایی ساڵەکە و هەموو مانگێک هەموو ڕۆژێک هەموو کاتێک لە خزمەت ئەو کەسانیان کە یان کەسانی خۆیان تا ئێستا نایانەوێ بەخێویان بکەن یان هیچ کەسێکیان نییە بەڵام ئەمان بوونەتە کەسوکاری نزیکی ئەوان.
ئەو کەسانەی لێرە بوون ئەگەر بە سەختی ژیانە تێپەڕی بێتن هاتوونەتە ئێرە بەڵام ئیدی لێرەوە ژیانێکی نوێیان دەست پێ کردووە لەبەرەوەی نەرمینخان و خێزانەکەی بوونەتە فریادڕەسی ئەوان ژیان دۆستیان لەگەڵەکەن ئێستا هەمووان بەیەکەوە یەک خێزانن منە مێوارەیە لە ماڵی ئارام بووم لێرە ژیان دۆستی تەواو هەبوو لێرە خۆشەویستی و سۆز و باوشی محیبەت هەبوو لە نێوان ئەم خێزانە و هەموو ئەو کەسانەی کە ڕۆژانێک لەسەر شەقامەکان ژیاون بەڵام نەرمینخان وەکو هەمیشە سوێندی بۆ خواردون و بەڵێنی پێیاون کە هەرگیز جارێکتر نایڵێ بچنەوە سەر شەقامەکان و لە ئامێزی خۆیانە لەم ماڵە ئارامەدا کۆیانەکاتەوە تا بەرنامەیەکی دیکەی ژیان دۆستی ماڵاوە.